ڕزان لەسەر ئامادەکاریەکان و ڕێوشوێنەکانی بەڕێوەچوونی کۆنگرەکە ڕاستی حەمەئەمین سەرۆکی لیژنەی باڵای کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە هەڵەبجەوە لەگەڵما بێت بۆ قسە و گفتوگۆی زیاتر لەبارەی کۆنگرەکەیانەوە. کاک ڕاستی سوپاس بۆ ئامادەبوونت. ئەمێ بپرسم کە بێگومان ڕێکخراوی قوتابیانی کوردستان ڕێکخراوێکی گشتگیرە لە سەرتاسەری هەرێمی کوردستان شوێن و لقی هەیە. ئەوانەی خۆیان کاندید کردووە بۆ بەرپرسیارەتی یەکەمی ڕێکخراوەکە بە پێی ناوچەکان دابەش بوون یاخود فۆکەس کراوەتە سەر یەک شوێن؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو و سوپاس بۆ ئێوە مامۆستا سەلار بۆ بینەرانتان بۆ هاوکارانی بەڕێستان. دیارە ئێمە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان و کوبەڕێستان ئاماژەتان پێکرد ڕێکخراوێکی سەرتاسەری وە شەرجەم شار و شارشەکانی هەرێمی کوردستان بنکەو بارگامان هەیە، خاوەنی زیاتر لە 17 ناوەندین، وەروەها خاوەنی زیاتر لە 120 لقین، هاوکات نزیکەی 4000 ئەنداممان هەیە وەکو ئەندام. ئەمە جگە لەو بەڕێزانی کە خۆبەخشن و خۆبەخشانن لە ڕێزەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستاندا کارەکەن و خزمەتەکەن و بە خزمەت بەچین و توێژی قوتابیانەکەن. ئێمە بۆ دەستەی کارگەڕی سکرتارێت و هەروەها بۆ نووسینگەی هەولێر کە هەروەها بۆ پۆستی سکرتێریش کە ئەم سێ پۆستەمان هەیە دەرگای خۆپەڵاوترمان کردوتەوە لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێ مەرجی گشتگیر هەبووە، هەر بە ڕێزەکەم مەرجانی تێدا بوو بێت مافی خۆپەڵاوتنی هەبووە، واتە بە هیچ جۆرێک تێبینی یاخود بڵێن ئیستیسنا لەسەر ناوچەیەک نەبووە و هەموو کەس ئازاد بووە لەوەی کە خۆی پاڵەوێت، بەڵام تەنها بۆ پێیکە مەرجەکانی تێدا بێت. لە ئێستادا سێ بەڕێز کە لە سێ ناوچەی جیاوازن ڕکابەری لەسەر پۆستی سکرتێرەکەن، وەروەها لە بۆ پۆستی دەستەی کارگەڕی سکرتارێت ئەو نۆ بەڕێزە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان لە ناوەند و لە جیاوازەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانن و هاوکات لە بۆ پۆستی نووسینگەی هەولێریش سێ بەڕێز خۆیان کاندید کردووە کە لە پارێزگای هەولێرن. زۆر باشە. کۆنگرەکەتان بردوۆتە شاری هەڵەبجە، ئامانجتان چییە لەوە؟ بەڵێ دیارە هەڵەبجە وەکو مێژوویەکی هەیە، مێژوویەکی پڕشانازی هەیە بە تایبەت بۆ ڕەوتی ئیسلامی لە باشووری کوردستان و بە دایک و لانکەی ڕەوتی ئیسلامی داهێنرێت و پارێزگای هەڵەبجە یەکێکە لە پارێزگاکان ئەوانی کە فەرامۆش کراوە بەڕاستی لە هەرێمی کوردستاندا. ئێمە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەکو مەکتەبی سکرتارێت لە ڕۆژی دیاریکردنی شوێنی کۆنگرەیە ئەندامانی مەکتەبی سکرتارێت کۆک بوون لەسەرەوەی کە ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ یەکەم جار لە مێژووی خۆماندا کۆنگرە بینە پارێزگای هەڵەبجەوە وەکو ئاوەردانەوەیەک لەو پارێزگایە بەو هیوایی کە ڕێکخراو و حیزبەکانیش چاو لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بکەن و لە هەڵەبجەی شەهید بکەنەوە، پارێزگای هەڵەبجە بکەنەوە کە ئێستاکە یەکێکە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان نەک بۆی بە فەرامۆشکراوی و بەڕێوەسخراوی بمێنێتەوە و دیارە وەکو سیاسەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش گرنگیدانە بەسەر جەم ناوچەکانی بێجیاوازی. لەم کۆنگرێتانە چەند ئەندامی کۆنگرێتانە بێت کاک ڕاستی؟ بەڵێ ئێمە دیارە ژمارەیەکی کەممان نزیکی 30 بۆ 40 کەسمان بەڕاستەوخۆ ئەندامی کۆنگرن کە بریتین لە زۆرینە ئەندامانی مەکتەبی سکرتارێت. سەرجەم ئەندامەکانی دیکەمان لە کۆنگرە کە هەمووی نزیکی 170 بە دیاریکردنی 168 ئەندام کۆنگرەمان هەیە، 168 کەس ئەندامی کۆنگرەیە لە سەرجەم شار و شارۆشەکانی هەرێمی کوردستانەوە. لەم ژمارەیە ئەتوانین بڵێن ڕێژەی لە 170 بەرەو سەریان لە کۆنفرانسە ناوچەیەکانە و بە هەڵبژاردن گەشتون بە کۆنگرە. ئەمەوێت بزانم کە بێگومان 5 کۆنگرەی تری تێپەڕاندووە ڕێکخراوی قوتابیانی کوردستان. ئێوە کۆنگرەی شەشەم چ جیاوازیەکە بینن لە چاو کۆنگرەکانی ترتانە؟ ئەتانوێت بە چ جیاوازیەک دەست پێ بکەن؟ بەڵێ مامۆستا سالار دۆخی پەروەردە و فێرکردن لە ئێستادا لە هەرێمی کوردستان لە قەیرانێکی قوڵدایە بەڕاستی وەکە بینین ڕۆژانە قوتابیانە من بە باجی هەڵەکانی حکوومەت و وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا ئەدەن. بۆیە ئێمەمانەوەیە لە کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستاندا استراتیژی کاری داهاتوومان دیاری بکەین کە زیاتر جەختکردنەوە بێ لە ئەرکی پیشەییمان لە ئەو کاروبارانی کە تایبەتن بە قوتابیان
و بە گرنگیدان بە قوتابیان و بۆ پاراستنی مافەکانیان ئەو شانازیانی کە هەمان بۆ لە بەڕابردوودا بە پاراستنی مافەکانی قوتابیان بەداکۆکیکردن لە مافی قوتابیان بە هاتن دەنگ لەسەر مافی قوتابیان درێژەیان پێ بدەین زیادیان کەین باشتریان کەین وەروەها ئەو بەشایەنشی لە ڕابردووە بە بۆشی جێمان هێشتەوە پڕیان کەینەوە و بێگومان بۆ ئەم بابەتە و بۆ ئەم باسانە پلان و بەرنامی باشمان پێ خوایە بێت و تەمەن باقی ئینشاءڵڵا لەم دوو ڕۆژەی کۆنگرەیە بە چڕوپڕی گفتوگۆ ئەکرێ لەسەر ئەوەی کە چۆن ڕێکخراوی قوتابیانی کوردستان زیاتر خزمەتی قوتابیان بکات. بێگومان ڕێکخراوەکەی ئێوە ڕێکخراوێکی مەدەنیە و لە ناو چینی قوتابیانە کار دەکات. ئەمەوێت بزانم کە ئەو فیدباکانەی بۆتان هاتۆتەوە وەکو ڕێکخراوەکەتان تا چەند لە ئاست خواست و داواکاری هەموو چینەکانی قوتابیانی هەرێمی کوردستان دابوون. مەبەستم لە چینەکانی قوتابیان بە ناوەندی و ئامادەی و زانکۆشەوە. بەڵێ مامۆستا سالار ئەوەی کە هەیە قوتابیان ئەوەی تا سابێمە گەشتەوە لە ناوەند و لەقەکانمان بە تایبەت لە خولی پێنجەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە ئێمە دەست بەکار بووین بە چەندین قەیرانی قوڵات تێپەڕین تووشی جەنگی داعش هاتین هەرێمی کوردستان تووشی جەنگی داعش بوو هەروەها تووشی بێموچەیی بوو بایکۆتی قوتابخانەکان دواتر ڤایرۆسی کۆڕۆنا بە چەندین قۆناغی سەخت تێپەڕین لە خولی پێنجەمی کارکردنماندا بەڵام بە شاهیدی قوتابیان و بەوەی کە پێمان گەشتەوە هیچ کام لەم بربەستانە نەبوو هۆی ئەوەی کە ئێمە سارد بینەوە کۆڵ بدەین و ئەوەی کە خزمەتی قوتابیان نەکەین بەڵکو هاتین لەو بربەستانەوە هاتین ڕێگەچاری نوێمان دڵدۆزیەوە بۆی کە خزمەتی قوتابیان کەین و سوپاس بۆ خوای گەورە جێدەستمان دیارە لە هەر قوتابی پرسی ڕێکخراوی قوتابیانی کوردستان چ ڕێکخراوێکە کوێیە چکارەیە چی کردووە هەموو کەسە زانێت هەموو کەسەمان ناسێت ئەوە ئەتوانن و ئەوەی کە پێمان گەشتەوە تا ئێستا کە بەڕاستی قوتابیان وفادارن بەرامبەر بە ڕێکخراوی قوتابیانی کوردستان و خزمەتەکانی. ئەمەوێت بزانم پلان و بەرنامەتان لە دوای بەستنی کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە چ پلانێکەوە کاری ئایندەی خۆیەکات ئەو ڕێکخراوە؟ بەڵێ دیارە ئێمە کۆنگرەکەمان کۆنگرەیەکی گەرموگوڕە وەکو گەورەترین و گرنگترین ڕێکخراوی کۆمەڵی دادگەری کوردستانین و لە کۆنگرەکەماندا جەنابی مامۆستا عەلی باپیر و ژمارەیەکی زۆر لە ئەندامانی ئەنجومەنی باڵا و ئەنجومەنی دامەزراوان و ئەنجومەنی سەرکردایەتی و میوانانی تایبەت بەشدارە بن و ئەمە ژمارەی گرنگی پێدانی کۆمەڵی دادگەریە بە چین و توێژی قوتابیان و هەروەها بە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بڕیار وایە لە پاش کۆنگرە کە ئینشاءڵڵا کۆنگرەکەمان بە سەرکەوتووی تەواو بێت وەک چۆن ئامادەکاریەکانمان ئێستاکە بە سەرکەوتووی تەواو بووە ئەمانەوێت بە پلان و بەرنامەی نوێوە وەکو پێشتریش باسم کرد کە کاری پیشەییمان زیاتر خزمەتکردنی قوتابیان لە داکۆکیکردن لە مافەکانیان لە چاسەرکردنی گرفتەکانیان زیاتر پەری پێ بدەین و زیاتر خزمەتی قوتابیان بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ڕاستی حەمامین سەرۆکی لیژنەی باڵای کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە هەڵەبجەوە لەگەڵم بوو. زۆر سپاس.